ئەبێ بزانین کە خوای تەعالا پێغەمبەرەکان هەڵە بژێرێ وەکو خۆی ئەفەرمێ الله أعلم حيث يجعل رسالته سورة أنعام آياتي 124 خوای تعالی خوی ئەزانێ کێ ئەکا بە پێغەمبەر و پێغەمبەر و پەیامی خۆی ئەدا بە کێ پێغەمبەرایەتی و پەیامی خۆی خوای تعالی ئەیدا بە کێ ئەو کەسەی کە خوا هەڵێ بژێری ئەیکا بە پێغەمبەر خۆی دروستیەکە هەر لە مناڵیەوە پەروەردەی ئەکا ڕاستە وەکو مرۆڤ ئەژێن هەر مرۆڤن بەڵام ئەخلاق و ڕەوشت و هەڵس و گەوتیان لەلایەن خوای پەروەردگارۆ تیا دروست ئەکرێ وەکو خوای تعالی بە پێغەمبەر موسى ئەفەرمێ ولتصنع على عيني سورة طه آياتي 39 واصطنعتك لنفسي يعني خوای تعالی خوی پێغەمبەر موسای دروست کردووە بەبەر چاوی خۆیەوە پێی گەیاندووە هەروەها هەموو پێغەمبەرانی تر سەڵات و سەلامی خوایان لێبێ لەگەڵ پێغەمبەری خۆمانە خوای تعالی محەممەد صلى الله عليه وسلم لەسەر جوانترین ئەخلاق پێگەیاند وەکو خۆی ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم وأيكا بسر مشق بو همو خلقي ولكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر يعني تو أقر بتبه جوانترين لوتكترين أخلاقت هبه شويني بيغمر بكوا أو بك برسر مشقي خود للوتكا أجي هيج كسيك نية لسر روي زويا أو ني بيغمر روشتي جوان به أو ني بيغمر مزن به أو ني بيغمر قورة به هيج كسيك نية وما أرسلناك إلا رحمة للعالمين خوای تعالی پێغەمبەری ناردووە تاوەکو بەزەیی و ڕەحمەت بێ بۆ هەموو جیهانیان نەک تەنها مرۆڤ بەڵکو بۆ جنۆکەش بەڵکو بۆ ئاژەڵ و حەیوانەکانیش بەڵکو بۆ دار و درەختەکانیش پێغەمبەر لە لووتکەیە بووە بۆیە خۆشەویستەکانم ئەبێ ئەمە ئێمە لەناو دڵمانە جێگیر ببێ ئیتر هەر کەسێ لەم لاو لەولاوە قسەیەک دروستەکە یا شتێک دروستەکە ئەوە تەنها خۆ خەڵەتاندنە بۆ یان ڕاکردنە لە حەقیقەت و لە ڕاستیەکان